بە ناوی خودای گەورە و میرەبان دایکان و باوکانی عزیز سڵای خواتان نەبێت. خوشک و برا بەڕێزەکان پەروەردەکارانی عزیز سڵاوی زانست و علم و عرفانتان لێبێ بەو ئومێدەی کە هەموو لایەک بتوانین پەروەردەیەکی تەندروست بکەین بۆ نەوەکانمان بۆی داهاتوویەکی گەشتمان هەبێت. ئێوە کە دایک و باوکی منداڵەکانن و یاخود تەنانەت ئەگەر گەنجە جوانەکانش سەیری ئەم ڤیدیۆیەمان لەگەڵا بکەن دەبێ ئەو حەقیقەت و ئەو ڕاستیە بزانن کە ئەو منداڵانە چەند ساڵێک مڵکی ئێوەن، باقیەکەی تری مڵکی ملەتن، مڵکی گەلن، مڵکی کوردستانن، مڵکی کۆمەلگان کە لەسەر گۆی زەوین. یەکێ لەو هەڵانەی کە زۆر جار هەمومانی تێدەکەوین بریتە لە هەڵەی دایک و باوک وا تەسەورەکەن ئەمە منداڵی خۆمە و کەیفی خۆمە، چۆن پەروەردەی دەکەم، چۆن زانست و زانیاری فێر دەکەم، چۆن دەیخەمە سەر سکەی ژیان. ڕەنگە پرسیار بکەی بۆ هەڵەیە بەڵێ منداڵی خۆمە و کەیفی خۆمە. دەڵێم ئەزیزەکەم ئەم منداڵە ڕەنگە زۆرینەی مناڵەکان 20 ساڵ 15 ساڵ 18 ساڵ 19 ساڵ جاری وایە کچە و زووش دەدرێ بەش و جاری وایە کوڕە و زوو ژن دەێنێت 20 ساڵ 25 ساڵ ئەو پەڕەکەی. خۆ نیوەتەمەنی خەڵکی عێراق بە نزیکەی 60 بۆ 65 جاری وایە کەمتریان زیاترە، کەواتە ئەوەنە و نیوێکی تری ئەو ساڵانەی کە ئەم کچ و کوڕە لە بەردەستی تۆیان دەچێتە ناو کۆمەلگاوە. ئەو وەختە ئەم منداڵە پیاوی یەکێکی ترە، ژنی یەکێکی ترە، دایک و باوکی یەکێکی ترە، زاوا و بووکی یەکێکی ترە، مدیر و سەرپەرشتیاری یەکێکی ترە. بۆیە من لەم منتەڵەقەوە دەڵێم بێویژدانیە ئێمە مناڵەکانمان بە مڵکی خۆمان بزانین، بە مڵکی میلەتی و مڵکی کەسەکانی تری نەزانین، وایان پەروەردە بکەین تەنها و تەنها بۆ خۆمان، بەڵام لە داهاتووە هیچ سوود و قازانجێکیان نەبێ بۆ کۆمەلگا. لەم پێشەکیەوە ئەزیزان دەچمە ناو بەرنامەکە و بابەتەکەمەوە کە ئایا زیرەکی زەرورە بۆ منداڵ و زیرەکی جۆرەکانی کامانن و چۆن بتوانین هەرێکێ لەم زیرەکیانە زیادکەین. ئەوەندەی کە کاتەکەم بۆم بگونجێ هەوڵ دەدەم کورتی کەمە چکۆن بابەتە زۆرە. جۆرەکانی زیرەکی بۆ زانیاری بەڕێستان ئەزیزان لە سەرەتاوە تقریبەن ئەگەر زۆر زیاتر بڕۆین بۆ مێژوو لە پێش هەشتاکانیشا زۆرێ لە زاناکان وایان تەسەورە کرد تەنها یەک جۆر زیرەکی هەیە. هەندێک لە زاناکان نەبێ بە تایبەتی زانایەک دوو زانا با بڵین، ناویان ڕیمۆن کاتڵ لەگەڵ جۆن هۆرۆنا، ئەم دوو زانایە زیرەکیان بە دوو جۆر لە یەکەدایەوە، تا هەنێکیان وای پێ دەڵێن فلوت ئینتەلیجەنس ئاند کریستەلایز ئینتەلیجەنس، ینی وایان ناوەناوە زیرەکیەکی چۆن بڵێن نەرموشل و یان ئاوی یان زیرەکیەکی کە دەتوانرێت ببێ بە بڕات بۆ کۆڵێت هەڵم بێت و ماوەیەکە و کاتیە و دەڕوات. ینی ئەوان قەناتیانەوە بۆ هەندێک زیرەکی هەیە لە ناو مێشک و دڵ و دەروونامێنێتەوە وەکو ئاو چۆن شلە و لە بنە ئەمێنێتەوە، هەندێک زیرەکیشەیە کاتیە دێت و ئەڕوات. ئەمە چەند ساڵێک زۆر جار ئەم جۆرە تەفسیرە دەکرات. بە مروری زەمن هێواش شێواش لە هەشتاکانەوە تر بەرەو نەوەتەکان زانایەکی تر هاتە ناو بوارەکەوە کە پێڵێن هاوەرد گاردنەر. هاوەرد گاردنەر زۆرێ لە سەرچاوەکان بەوە ناوی دەبن کە باوکێکی گەورە بوو بۆ ناساندنی زیرەکی بە تاکەکانی کۆمەلگا. هاوەرد گاردنەر بەداخی و ئەسەفێکی زۆرەوە لایەزال من متابعەی دەکەم لە هەشتاکان باڵێن لە نەوەتەکانەوە بە تایبەتی ئەم باس و خواستە لە ئارایەیە لە عالەمە ئیشی لەسەرەکەن تا ئێستاکی ئەم بابەتە ئەم باسە نەهاتۆتە ناو منهەجی خوێندنی خۆمانەوە. نازانم بۆ ئەم ئەزیزانی کە ئەم موسسەیە بەڕێوە دەبن و کۆمەڵێ مەکتەب و زانکۆ و پەیمانگا و ڕەنگە هەندێک شوێنی تر بەڕێوەبەرن تا چەند ئیشانە سەر کردووە. بەڵام هاوەرد گاردنەر هات وتی ئەزیزان زیرەکی تەنها یەک جۆر نییە. ئەوە هەڵەیە من وا تەسەور بکەم ئەم نەفەرە دەرەجەی هێناوە ئیتر زیرەکە و بڕۆ هەتا مردن زیرەکە. ئەم بەڕێزەی تریش بە حسابی من و تۆ و تاکەکانی کۆمەلگا تەپۆیە و زیرەک نییە و کەواتە تەواو نەیتوانیوە لە کۆمەلگایە سەرکەوتو بێت. نەخێت دەچێت بە عەکسەوە ئەمەی تریان کە ئەوایی لەو دەرەجەی بەرزێنێ و شادی بەرزێنێ نتوانێت لە ژیانە سەرکەوتو بێت، ژنێکی پێ ئیدارە نەکرێت، ماڵی پێ ئیدارە نەکرێت و نتوانێت چوار عانە بۆ بخۆی بەخێوکەوە خەسوو غەزوریشی لە داهاتووە بێتە پەن. بەڵام بە عەکسیشەوە ئەمەکەی تریش کە ڕەنگە دەرەجەشی نەهێنابێ بەڵام نەک هەر خۆی ڕەنگە حیزبێک بژێنێت، ڕەنگە لە ئینتیخاباتە لە نمرە زۆرەکان و لە سەوتە زۆرەکان بێت و ڕەنگە لە داهاتووە بە هەزارەها ئەندام و لانگیریشی هەبێت و ڕەنگە نەک خۆی بتوانێت عەشرەتێکش بژێنێت. کەواتە هاوەرد گاردنەر هات وتی ستۆپ بوەستن
هەڵەیە ئەو جارە ئەوەی جاران کە دەمانوت زیرەکی ئێستا کێ هاوەرگاردنە تقریبن 8 جۆر زیرەکی هێنا هەندێک لە سەرچاوەکانی تر دەڵێن نۆش باس کراوە نۆدانە زۆر زیرەکی هێنا کەواتە ئەگەر دیقەت بدەن ئێستا کە سەدەی 21 وا لە 2020 بەرەو 21 دەچین ئێستاکێ بۆ زانیاری بەڕێستان لە 83 تقریبن تا ئێستا حساب کە چەندەکە 37 ساڵە باسی ئەوەیە جۆرەکانی زیرەکی ئەم عالمە بەڕێزە ئەم زانا بەڕێزە کە ئێستا کتێبی لەسرە بۆ معلوماتی جەنابتان ئێستا کتێب هەیە پێی بڵێن types of intelligence یان multiple intelligence یان مثلا the categories of the intelligence ینی جۆرەکانی زیرەکی بەشەکانی زیرەکی هەرێکێک لەوانە یان بە لە گوگڵە لە عەرەبیە سێرچی بۆ بکەن ئەنواع الزەکا یان الزەکاءات السەبعە یان الزەکاءات الثامنة التاسعة يعني أنواع أشكال بناو لجوجل استرتشي بوكا استكتبه 200 300 400 لا بري بس باسي جوركان زيركي كاكا من بسرعي بجناب تندلم كا عزيزان دایک و باوکە بەڕێزەکان ئەو کەسانی کە بێجگەلەوەی کە دایک و باوکشن ڕۆڵێکی ترتان هەیە لەناو کۆمەلگایە ڕەنگە مەسئول بی ڕەنگە وەزیر بی ڕەنگە مدیر عام بی ڕەنگە بەڕێزت کە گوێ لەم بەرنامەیە دەگریت کە مامۆستابی خۆت بەڕێوەبەری قوتابخانەیەک بی خۆت یەکێک لە ستاف و لیژنەی بەڕێوەبەری ئەم قوتابخانە نەبی لە یادت نەچێت 9 جۆر زیرەکی هەیە من بە سەریعی ناوەکانی نمو هەر یەکەشیان هەوڵە دەم سێ چوار خولەک کێشتێکی لەسەر باز دەکەم و ئەگەر کرا لە داهاتووشا دەکری هەر یەکەیان بۆ خۆی جۆرێک لە بەرنامەی تایبەتی بۆ بکرێ و سیسیلەیەک بەرنامەی لەسەر بکرێت چۆن توانین بە قۆتی و بەهێزی بکەیت خاڵی یەکەم هەندێک لە سەرچاوەکان دەڵێن بە تایبەتی جۆرگاردنە دەڵێ هاوەرگاردنەر دەڵێ یەکەم زیرەکی بریتێ لە زیرەکی بەسەری چاو دووەم زیرەکی لوغەوی زمانەوانی سێم زیرەکی منطق چوارەم زیرەکی الوجودی الذەکا الوجودی پێنجەم زیرەکی مۆسیقی شەشەم زیرەکی طەبیعی ینی ژینگە حەوتەم زیرەکی داخلی هەشتەم زیرەکی شەخصی و نۆیەم جۆر لە زیرەکی بریتێ لە الذەکا الجەسەدی سەریع یەکی خاڵێکی لەسەر باسەکەین بەڕێزان خاڵی یەکەم logical and mathematical intelligence یان الذەکا المنطقی الڕیاضی جۆرە زیرەکیەکە کە دیراسە کراوە پەیوەندی بە تاکەکانی کۆمەلگاوە هەیە گەنج هەیە مرۆڤ هەیە لە ڕووی وەرزش و لە ڕووی ڕاضە و لە ڕووی لە شولارەوە زیرەکە گەنج هەیە لە ڕووی بۆ کوئەڵێت بوارەکانی مێشک و بیرکردنەوەی وەکو وەرزشانە زیرەکە هەندێک لە گەنجە جوانەکانمان هەیە زیرەکە وەکو مەهارەتی وەرزشی بەڕێزێکەڵێ کاکتۆر تخوا لەگەڵ ڕێزمە ئەگەر مەهارەتی وەرزشی هەبێت گەنجێک لە وڵاتەیە چی ئیسفادەی لێ دەکەین چی ڕۆڵێکی هەیە چی کاریگەریەکی هەیە چی ئیسفادەیەک دەکات دەڵم ئەزیزەکەم ئەوە هەڵەیە ئێمە وا تەسەوور بکەین کە زیرەکیکی وەرزش تەنها بۆ تۆپێنە دەیان هەیە ئەڵێ ئەو کەسانەی کە زیرەکیەکی منطقی ریاضیان هەیە منطقی و ریاضی هەردووکیان پێکەوە کە باس دەکەین ئەڵێ بۆ نمونە مەسەن ئەو جۆرە کەسانە زۆر زیرەکن بۆ هەڵس و کەوتکردن و تەعاملکردن لەگەڵ شتەکانی دەوروبەریە ئەو جۆرە کەسانە زۆر زیرەکن بۆ ئەوەی ئەو شتانی کە پێیان دەدرێت زووتر ڕایپەڕێنن ئەو جۆرە گەنجانەی کە ئەگەر بێت و زیرەکیەکی منطقی ریاضیان هەبێت عادەتەن باشتر و چاکتر لەگەڵ ئەو ئەدەواتانەیە دەگونجێن کە لە چواردەوریانایە ئەسڵەن دیراسەکان ئێستا باسیەوە دەکەن دەڵێن ئەو گەنجە جوانانە ئەگەر بێت و دایک و باوک ئیش لەسەر بواری زیرەکی وەرزشی و منطقی مناڵەکانیان بکەن زۆرێ لە وزەی کۆکراوە هەیە ئەگەر بێت و ئیشی لەسەر بکەی لەم بوارەیە بەکاریبێنی ڕەنگە زۆر تاقەی سلبی و خراپی چواردەور کاریگەری لەسەر مناڵەکە دروست نەکات واتە ئەزیزێک کە سەیری بەرنامەکەم ئەکات ئەگەر بێت و مناڵەکەی ئیش لەسەرەوە بکات چۆن فێری شەترەنجی بکات چۆن فێری یاری تێنسی بکات چۆن فێری یاری بۆ نمونە مەسەلەن گریمان گۆڵفە یان بۆ نمونە بالەیە یان یاری سەلەیە یان یاری تۆپێنە
یان هەر یاریەکە یان یاری مەلەوانیە یان ئەسب سواریە یان تیرروکەوان تێگردنە ئەڵێت ئەمە جۆرە زیرەکیەکە منداڵ و گەورە و بچووک و زیوە کۆڵی ئەو کەسانی کە زۆر ئاستیان بەرزە لەگەڵ ئەو کەسانی کە ئاستیان نزمە تا ڕادێک ئەمە جۆرێ لە زیرەکیە لە هەندێک مرۆڤ هەیە. عەزیزێک دەڵێت دەتوانی ئەمە زیادکەی بەڵێ دەتوانی گەشەی پێ بدەی بەڵێ زینەتە زیدانێک ئەسڵەکەی جەزائیریە بەڵام لەبەرەوەی چۆتە ژینگەیەک وە گرنگی بە بوارە وەرزشێکە دراوە و هەوڵ دراوە زیرەکی وەرزشی تیا بە قۆت کرێت زینەکی زیینەدین زێدان لەواچی سەبقە سەدان و بە هەزارها دکتۆر و مهندیس و مامۆسای زانکۆ سەرچاوی دارایی بێت کە وەختی خۆی لە جەزائیر بووە یان لە بۆنە فەڕەنسا بوو یان لە شوێنێکی تر بووە ڕەنگە ئەم زیرەکیە توانی بێتی زۆر باش و چاک و مەزبوط لە بواری ژیان ئێسفادەی لێ بکات کەواتە بەڵگەکە لەسەر چی بوو ویستن ئەم نمونەیە بۆ بێنیتە دکتۆر ئەم نمونەیە ویستم پێت بڵێم بەڵێ من و تۆ دەتوانین تاکەکان چواردەور دەتوانێت ئەم بوارەی بە قۆتر و بەهێزتری کەیوە گەنجەکە لە داهاتوە توانێت ئیسفادەی لێکە کاتە یەکەم جۆر زیرەکی لە بیرتان نەچێت زیرەکیێکی وەرزشیت کالێ دەکەم گرنگی پێ بدە کالێ دەکەم ئیهمالی مەکە ئەوانەی کە دەڵێن کچێکمانەیە دکتۆر زۆر سرە ڕۆیە بم لە بۆلایە چیاڵێم فێری مەلەوانی بکە و لە شوێنێکە کە باشە چاکە مەزبوطە شەرعیە تووشی گوناح و تاوان نابێت هەندێک جار بۆ هەندێک شوێن بیبە قەیچێکە بالەوەیە قەیچێکە فێری ژیاری شەترەنجی بکە و هەندێک جار خۆت لەگەڵا بیکە قەیچێکە بۆ هەندێ یانەی وەرزشی ناوی بنووسێنە بەڵام بنووسە بەڵام وای لێ نەیە هەموو هێز و ژیان و تاقەی ببێ بەین بەڵام ئەم موزەیە لێرەیە سەر بکات نەک بچێت لە شتێکی تریا سەرفیکا بە دڵنیاییەوە کاتێک کە تۆ نایاڵی یاری بکات دەچێت زیرەکیەکە بە بۆ مۆبایل بۆ ئەنتەرنێت بۆ کۆمپیوتەر بۆ فەیستەڕەماش بۆ پۆبجی بۆ هەموو شتانی تر کە جەنابتان خۆتان چاک دەزانن کە چۆن زۆر جار ژن و پیا و باجەکەیان داوە مناڵ باجی داوە کۆمەلگاش هەمووی ئەگەر وا بڕوا بەداخەوە باجە دێن زۆرێ لە تاقە و وزەکانێ زۆرێ لە پارە زۆرێ لە سەروەت زۆرێ لە کاتە زێڕینەکانی گەنجەکانمانێت تۆگەر لە ئێمە ئەگەر ملیۆنێک هاتۆ دیقەت بدەن ئەگەر ملیۆنێک نەفەرمان هەبێ تەمەنیان لە 7 ساڵ 8 ساڵ 10 ساڵ بێ هەتا 25 ساڵ کە ڕەنگە ملیۆنیش نا ڕەنگە بکاتە 2 ملیۆنیش لە کوردستانە لەو 6 ملیۆنە ئەم 2 ملیۆنە کە باشترین و چاکترین وزە لە لای ئەم 2 ملیۆنەیە بۆ معلوماتان بە 70 ساڵێک کۆمەلگا بەرەو پێش ناچێت وە بە 7 ساڵ و ساڵش کۆمەلگا بەرەو پێش ناچێت کۆمەلگا بە 15 و 16 ساڵ بەرەو ژوور هەتا 30 ساڵ 35 ساڵ بە کۆڵە بەرەو پێشەچێت کەواتە ئەم 20 ساڵە ئەگەر حسابی کەی لە کوردستانەوە چێت 2 ملیۆن لەم قۆناغەیە بن ئێستا ئەم 2 ملیۆنە گومانم لەوە نیە هەمویان مۆبایلیان هەیە کەواتە هەر یەکەیان بەلانی کەمە 2 ساعت 3 ساعت لە تۆڕی کۆمەڵاتی من و تۆ وزەکانمان بەکارنێناوە کەواتە ڕۆژانە 5 ملیۆن بۆ 6 ملیۆن سعات بە فیڕۆ ئەچێت من ئاوا حسابی بۆکەم ڕۆژانە 5 ملیۆن بۆ 6 ملیۆن سعاتی کۆمەلگای کوردی بەس لەم منتیقە لەم هەرێمە بچکۆلی خۆمان بەزایە چێت بۆ تۆڕی کۆمەڵاتی بۆ لایک و کۆمنت و گەگەگە و هەهەها دەبێت چەندێکی تریش بەزایە چێکاتە خاڵی یەکەم لە یادت نەچێگەر ئەم تاقە وزێ لە هەندێشتی ترا بەکاری بێنی لە داهاتوە باشتر و چاکترە چکە لە بیرتان نەچێت ئەم 2 ملیۆنە ئەگەر تۆ بەکاری نانی کەواتە چاو بەکارێنی لە داهاتوە باجی چاوەکەی داتەوە کەواتە بۆ نمونە پشت و ملی بەکارێنێ کەواتە لە داهاتوە ئینزلاق و سەوفانێ بێت لە ماڵەوە دانیشێت و لە ناجوڵێت کەواتە تووشی قەڵەویە بێت بۆ نمونە زۆر داخ و خەفەتە خوا و پۆبجی و قسەکردن و جمێندانە دەکەواتە تووشی قۆڵۆنە بێ باجەکەی بداتەوە ینی ئەگەر وەکو پارە لێکی دێت ئەنجا بزانە کوردستان چەند ملیۆنەها دۆلار زەرەرەکە لە داهاتوە باجی ئەم بەکارنەهێنانی جۆرە زیرەکی و ئیسفادە لێ نەکردیان کەواتە خاڵی یەکەم ئەوە یەکەم زیرەکی بریتی بوو لە زیرەکیێکی وەرزشی کە دەبێت لە تاقە لە وزە لە شوێنەکانە بەکاری بێنین فاشترین مەکتەبەوەی حسابێ بۆ وەرزشی و بۆ هەموو خولەکانی وەرزش نەکات خراپترین شوێنی پەروەردە ئەوەی حسابێک بۆ ئەمە نەکات خراپترین لیژنە ئەوەیە کە مامۆستای تایبەتی نەبێت پرۆگرامی تایبەت نەبێت وا تەسەوور بکەیت تەنها کیمیا و فیزیا مناڵ دەتوانێت لە داهاتوە سەرکەوتوو بکات نەخێر ئەم بوارە بە قۆت و بەهێزی بکە من جاری وایە مدیری مەکتەبێک تەلەفۆنم بۆ کاڵە کاکتۆر بەدەست مناڵە بووینەتە پەن بۆم کۆنتڕۆڵ ناکرێت یەکێ لە خاڵەکانی سەر لە داهاتوانی تریش باس دەکەم بەس یەکێ لە خاڵەکان پێشنیاری بۆ کەمەڵم جۆرێ ڕاضە بێنە ناو ئیش و کارەوە بێنە ناو دەرز و دەورەکانتەوە بێنە ناو خولەکانتەوە خولیان بۆ بکەرەوە منافەسیان بۆ دروستکە گروپ لەگەڵ گروپە فەریق لەگەڵ فەریقا مەکتەب لەگەڵ مەکتەبە وە کۆڵێت تەرتیباتێ گروپی بۆ نمونە منافەسە دروستکە ئەنوە وەشکاڵ کە من تاکوتەرا دەبینم
خولێکی شەترەنج بکرێتەوە لە ناو مەکتەبێکی ئەهلیەیان شوێنێکان ڕەنگە تەربیەش داماوەلی قبول نەکات کە ئێستا سەرچاوە تازەکان دەڵێ دەتێ مناڵ زیرەکەی بڕۆ یاری شەترەنجی پێ بەقۆتکە لە لایەکی ترەوە زیرەک دەبێت. خاڵی دووەم ئەزیزان پێڵن لینگویستیک ئینتەلیجنس. لینگویستیک ئینتەلیجنس یانی چی؟ لینگویستیک یانی زمانەوانی، یانی زیرەکی زمانەوانی. یەکێ لە سەرچاوە زۆر گرنگ و مویمەکانی تری جۆرەکانی زیرەکی دەڵێت گەر مناڵ بتەوێت زیرەک بێت، ئەگەر گەنج بتەوێت زیرەک بێت بەڕاستی فێری ئەوەی کە چۆن وشەکان بەکاربێنێ، چۆن لە وشەکان تێبگات، با زۆرترین مفرەداتی وشە بزانێ، با زۆرترین وشەی بیست بێت. چەندێ خۆشە دایک و باوکێک ئیشی لەسەر ئەوە کردی بێت لە مناڵەکانیە پێغەمبەر یانی چی، نەبی یانی چی، ڕەسوڵ یانی چی، ئەستەمبوڵ یانی چی، پایتەخت یانی چی، شار، گوند، لادێ یانی چی، هەرێم، حکوومەت، وڵات، قاڕا، بۆ نمونە مەسەن فەڵا، کۆمەڵەی خۆر. من دایک و باوکێک ئەم جۆرە زیرەکی ئیشی لەسەر بکەن. ئەزیزێک دیسانەوەڵە کاکتۆ تخوا زەحمە نەبێت مناڵێکم ئەگەر ئەم زیرەکیە بزانێت چی لە مەسەلە کاگۆڕاڵم ئەزانی چی لە مەسەلا گۆڕێ بەڕێزەکەم، وای لێ دێت زمانەوانی بە قۆتر و بەهێزترە بێت، وای لێ دێت ئەو منداڵت باشتر و چاکتر دەتوانێت کەلیماتەکانی بەکاربێنێت لە کاتی قسەکردنیە، وای لێ دێت ئەو مناڵە ئەگەر جۆری دووەم کە بریتێت لە زیرەکی زمانەوانی تایدا بێت دەتوانێت جوانتر وەڵام داتەوە، دەتوانێت جوانتر و باشتر زانیاریەکان بگەێنێ، دەتوانێت جوانتر وەڵامی امتحانەکانی ژیانی بداتەوە. زۆر بە جوانی و بە مەزبوطی و فێری ئوستوب دەبێت چۆن بتوانێت لە مقابلەکانە وەڵامێکی تەندروست بداتەوە، چۆن بتوانێت بەرامبەر وشەی جوان و ڕازاوە بەکاربێنێ بۆ بەرامبەری. و دەیان نمونەی تر لە کتێبەکانە باس کراوە چکە من خاڵەکان زۆرە بۆی سەریع بڕۆم، دەڵێت ئەگەر بێت و زیرەکی لوغەوی هەبێت ئەم منداڵە لە زۆرێک لە هەنگاوەکانی ژیانە بەقوتر و بەهێزترە بێت. دایک و باوکی وا هەیە لە بەیانی شەبقیەوە هەتا شەوە خەوێ ڕەنگە 12 وشەی دروست لەگەڵ مناڵەکانیان نەڵێ. بە قۆترین وشەی چییە؟ بڕۆ لەو دی بخوێنە، کتێبەکە بێنە، امتحانە، هەڵنەسی، دانیشە، قسە نەکەی، بێدەنگ بە، دەنگ بەرز نەکەیتەوە. ئەمانە کوا مناڵ دروستەکە بەڕێزە؟ با لە مامۆستایەکی خاص، با لە مەکتەبێکی نمونەی، با چەند ملیۆن دیناریش بە ساڵانە ئەلاساس کە شوفش لێدەین و زۆر جار شانازی بە خۆمانەکەی مناڵەکەمان هەمووی دەرزی خاص و مامۆستای تایبەت نە. تۆ خۆت باشترین مامۆستای، تۆ خۆت باشترین مامۆستای کە لە ماڵەوە تەبەن بێ مامۆستاکانیش ئەمە بزانن، ئەمەش مامۆستاکان ئەمە بزانن. زۆر جار کە کۆڕ و سمینارم بۆ مامۆستا بەڕێزەکان بەستووە زۆر جار ئەمە وتووە کە گرنگە مامۆستا زۆرترین مفرەدات بە تەلەبە بڵێ. ڕۆژێکە بۆ نمونە دەرزەکە تەواو بێ لە ئەخیرا بڵێ بەڕێزان کێ ئەندەلوسی بیستووە، لێرەوە ئەچم بۆ هەندێشت باسەکەم و ئیسلامەتی و دینداریان فێرەکەم. لە پڕێکا بۆ نمونە مثلن ئەڵێم کێ نۆکەندی سوێسی بیستووە، لێرەوە هەندێ باسی اقتصاد و تیجارەت و کۆمپانیاوینەکان. لە پڕێکا بۆ نمونە مثلن باسیەوەی بۆ دەکەم دەڵێم کێ سپیکردنەوەی پارەی بیستووە، لێرەوە باسی گەندەڵی وشتی بۆ دەکەم. لە پڕێکا بۆ نمونە مثلن باسیەوەی دەکەم بۆڵم بەس باسی ئیسرا و میعراج، دوایڵم کێ زانی ئیسرا و میعراج چی ڕەبتێکی هەیە بە ئەنتەرنێت و بە فەڵدا و بەوانەوە؟ هیچ ڕەبتێک هەیە؟ لێوە ئاوا ڕۆشتووە و لێرە شۆمە هەواڵێکی ئاوایە و ئەوە نی ئێستا کێمەسەری بەرنامەیەکی تەلەڤیزۆنیەکەین لە ئەمریکا پەخشەکرێ لەوێ یەکسەری لایڤەکرێتەوە یەکسەری ئێمە لێرە دەیبینین، کەواتە ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە بۆ مرۆڤ چەندێ ئاسان بێ، کەواتە بۆ خالقی چەندە ئاسانەکە خوای گەورە بتوانێت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ هەموو قاڕەکان بەرێت و کۆڵە بۆ هەموو وە دیسانەوە. ها ئەگەر ئاوا بەم جۆرە بەم ئەقڵێتە ئێمە دەتوانین زۆر پەیام بە منداڵ بە گەنجەکان بە تەلەبەکان بگەێنین، بەڵام بۆ مەرجەی مناڵ تەنها و تەنها سین و ساد نەبیستێت، مناڵ تەنها و تەنها فاسۆلیا و برنج نەبیستێت، مناڵ وشەی تر ببیستێت کە ئەوەش بخۆی زۆر قسەی تری لەسەر دەکا کە هەتاوەکو بتوانین زمانەوانی منداڵ بە قۆترکەین بەهێزترکەین وشەکان زۆر باش و چاک و مەزبوطی باشتر. باوەڕتان بێت من لە ئاسی زانکۆ تەلەبەم تاقیکرێتەوە ڕەنگە پرۆلیتاریا و لەگەڵ بۆ نمونە مثلن هەندێ وشەی تری بۆ جیا نەبێتەوە، نەزانێ بۆ نمونە فەرقی چییە لەگەڵ سۆسیال دیموکراتێک، لەگەڵ سۆسیالیزمێ، لەگەڵ پرۆلیتاریایەک، لەگەڵ نازانم لەگەڵ بۆرژوایە. هەجاریشان لەبیرمە لە شوێنێکە و بخۆشی دێڵم جە شوێنێکە وتم کێ دەتوانێت بە تەواوەتی جیاوازیم بۆ یان شتێکی وا مودیانی پرسیارەکە ئەمیزدام چەند کەس نایزانێ، ینی لاخیرە دەقەکەم لە بیر نییە، بەس داخیرە بۆم دەرکەوت نیوەی نازانێت جیاوازی پرۆلیتاریا و لەگەڵ بۆ نمونە مثلن هەندێ وشەی تر جیاوازەکەیان چییە؟ ئایا بۆ نمونە مثلن وشەکان فەرقیان هەیە؟
بۆ کامیان بەکار دێ بۆ کامیان بەکار نایە کەواتە بەڵگەی لەسەرەوەی کە کەمترین وشە دەزانرێت کەمترین زانیاریمان هەیە بەداخەوە ئەوش بۆ خۆی بەڵگەی لەسەرەوەی کە ئەو گەنجانەمان هەتا زانکۆ پەیمانگا دەبن جگە لە ملزەمەکان و شتەکان ناتوانین و کۆڵە نەمان توانیوە و هەوڵمان لەگەڵ نەداون ئەم جۆرە زیرەکیان زیاتکەین کاتەوە جۆر لە زیرەکیەکی ترە زیرەکی سێم بەڕێزان سەریع بڕۆین بریتێ لە visual spatial intelligence visual spatial intelligence یان چی یعنی زیرەکی چاو بۆ شوێنەکان چۆن بتوانانی ئەم مناڵە بە چاکترین و باشترین شێوە چاوی بۆ نمونە بەکار بێنێت یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەو گەنجانە بۆ ئەوەی بتوانێت بە جوانب مەزبوطی لە داهاتوە سەرکەوتوی بێت چۆن بتوانێت باشترین و چاکترین شێوە چاوی بەکار بێنێت هەندێک لەسەر چاوەکان دەڵێن چاو بەکارێنان بوانای ئەوەی کە چۆن بتوانێت زوو لە شتەکان تێبگا زوو شتەکان زەبتی بکات ینی چۆن لە حەپەتەپۆلە نەبێ بە زمانی کوردواری خۆمان زۆر واڵێ ئەمە ڕەنگە بەڕێزێک بڵێ دا دکتۆر من چۆن بتوانم لە ماڵەوە بە هەموو شێوازەکان زیرەکی مناڵم زیاد کرد ئەمە زۆر جار بۆ نمونە بە بەرنامەی بیدون کەلام دەبێت یعنی من لە بیرمە لە هەشتاکانە جاری وابوو کارەبا نەبوو باوکمەوی دەیاڵە بەرنامێکی بیدون کەلامەکەی بیدون کەلام چی بوو یەکێکە هات و ئاوا و قسەی کێوت و دەست و حرەکەیەکیە کرد و بەبێ قسەکردنی بزانم ئەزانی ئەڵێ چی دەستی ئاوا لێ کرد و ئاوای لێ کرد و ئەمانوت شانە مەسن ئاوایە کرد و ئەمانوت فڵچا نەخێت ئاوایە کردن جاوا ماوە بۆنە مەعجونی ددان گریمان مەسن ئاوایەکە کرد و یان ئاوایەکە کرد و مانوت سەعات گریمان لە شتێکی ئاوا بەسیتەوە دەست پێ بکەیت کە بۆی مناڵەکە فێریەوە بێت چۆن تەرکیز بکات ئەخیکێ لە کێشەکانمان ئەوەیە مناڵ جاری وایە تەلەفۆنمان بۆ کاڵە کاک تۆ تەرکیزم کەمە چمە سەیری مەرزەمەکەکە سەیری کتێبەکەکە داڵغی لە کتێبەکە نیە داڵغی لە شوێنێکی ترە نەیتوانی و فێر نەبووە بە مروری زەمان و تەکنۆلۆژیا و زانست و زانیاریش ئەوانەمان هەموو نەکرێتە خزمەتەوەی کە چۆن منداڵ فێریەوە بکەین کە بە جوانترین شێوە و بە سریعترین شێوە چاوی بەکار بێنێ کەواتە هەتاوەکو بتوانێت تەمەن بەسەلەی هەتاوەکو بتوانێت چاوی بەکار بێنێ بۆ تەفسیرکردنی عەقڵی باشتر و چاکتر و مەزبووترە یعنی ئەڵێت ئەو کەسانەی کە زووتر دەتوانێت وێنەکان وەرگێت کەواتە دەتوانێت زووتر وێنەکان بنێرێ بۆ مێشکی کەواتە تەحلیلی زووتر دەکات لە مێشکیا کەواتە زووتر دەتوانێت بڕیار بدا کاتای هەندێک لەسەر چاوەکان دەڵێن کاتێ مناڵ زەکای بەسەری زیاد بوو چاوی سەریع بوو زوو شتەکانی وەرگرت زوو سەبوورەکە تێگەشت یعنی بۆ نون مثلا توانێت باوکێک هەر زۆر بەسیط تەمەن لە شتی بەسیط شا دەکرێت هەندێک لە این هەیە منیساکێل ئان هەندێک لە بەحس و زۆرجار لە خولەکانی من خۆما پەیمانگای خۆم بەکارێنم بەس لێرە ناکرێت ینی عملیە و هەنێ شتە بێت جاری وایە تۆ دەتەوێت دەیان تەمرین هەیە چۆن بتوانانی زەکای بەسەری چارەسەر بکەین نمونێکی بەسیطان بۆێنمەوە کە من ئەم هاوێنەی پێشوو لە پەیمانگای خۆم بەکارمێنە چیمە کرد بەسەر بناڵەکان بەتابەتی ئەوانەی تەمەنیان 15 ساڵ بوو یەکێک لە خولەکان یەکێ با بڵێن لە سمینارەکان خۆم دەموتەوە ئەویش ئەوە بوو ئەچوومە ژوورەوە بە لاپتۆپەکە هەر جاری بۆ نمونە کۆمەڵی ڕسمم بەکارێنە کۆمەڵی ڕسمم لەسەر شاشەکە ئەکرێت سەر شاشەکە بە کۆمپیوتەر بە جوانی و بە مەزبوطی چیمە کرد ئەم ڕسمانە تاک جوان و پوختە لەسەر شاشەکە دامەناموت کێ ئەزانێ ئەم ڕسمە چی دەگەێنێ مەسەن ڕسمێکم هێناوە بۆ نمونە یعنی لە بیرمە یەکێ لە ڕسمەکان چی بوو ڕسمێکم هێناوە جوان و پوختە بۆ نمونە ئاوێکی بەدەستەوە بوو ئەی کردە بنی بۆ نمونە مەسەن دارێکا و لە شوێنێک مەسەن دارەکە گەشەی کردبوو لێرەوە باسی ژینگە و گرنگی پێدان و ئەوانە لە شوێنێکا هێنابووم ڕسمێک ئاوا کۆمەڵێ پارەی بەدەستەوە بوو بەڵام دارێکی لێ ڕوا بوو ئەمە باسی خێر و سەدەقە و چاکەم دەکرد و لە داهاتووە بۆ نمونە مەسەن بەرهەمی دەبێت لە ڕسمێکا بۆ نمونانی سەدان ڕسم کە من خۆم مەبەستم بوو بۆم ڕسمانەیەنم بۆ لەبەرەوەی ئەمێ زیێکێک لە زیرەکیەکانی ئەم مناڵە تەبەن سەدان نمونەی تر هەیە بەسەوەکو نمونەیەکی بەسیطێکێ لە تەجروبەکانەوە بوو دەمویست لە ڕێی ڕستمەوە مێشکی بجوڵێنم عەقڵی بجوڵێنم بیرۆشی بجوڵێنم لێەوە بۆم دەرەکەوت هەندێک مناڵ هەیە ئێستش مێشکی تەسەووری شتەکان ناکە شتێک لەبەر نەکات تەحلیلی بۆ ناکرێت کاتەوە بەڵگەی لەسەر دەبێت ئەم منداڵانە زیاتر کاری لەسەر بکەین کاتە خاڵی لە خاڵەکانێکی لە جۆرە زیرەکیەکان کە بریتێ لە جۆری سێم کاتانێ دەکەم ئەویش بریتێ لەوەی کە زیرەکی چاوە زیاد کرد دایک و باوکەکە ئەڵێت سێرێکی ناو ژوورەکەم بۆ بکەن و بەپەلە بزانم چاو بن و قێنن پێتاڵم چەند پێم بڵێن بۆنە چەند پایی تایە چەند ئاوێنی تایە یان بۆ نمونە چەند بۆ نمونە مەسەنن سەری لەم ژوورایە یان بۆ نمونە چەند فلان هەیە یان شتێک لە شاشەیەکی تەلەڤیزۆن پیشان دیت بەپەلە تەلەڤیزۆنەکە ئەکوژێنی تۆڵی کێ زانێت چی بوو لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیە هەمانە جارێ بەپەلە دیێڕێکێنینە سەر تەلەڤیزۆنەکە
اینجا بە پەلەیەک سەری لای دەینڵین کێ زانێ ئەوە بوو بۆ لەبەروی لێرەوە مناڵەکان فێری زیرەکی قیراءە سەریعاکەن وەکە خولێکی گەورەیە بە تقریبا بە 40 ساعات بە 50 ساعات زۆر من دەیڵێمە بۆ خول و تەلەبوانە فێری ئەوانەکەین فێری قیراءە سەریعانەکەین قیراءە سەریع ئەوەیە کە بە زووترین کات دێڕەکان لەسەر کتێبەکە مەرزەمەکە بگرێ و بە سەریعی بیخوێنێتەوە و زووش تەحبینێرە بۆ مێشکی ئەوە چیەکەین جارێ وشەیەک خینە سەر شاشەکە و لایدین ئەڵێن چی بوو حرفێکەکەین سەر شاشەکە ئەڵێن چی بوو دوای حرفەکە کەینە 2 حرف اینجا بە 3 حرف اینجاکەین بە وشەیەک اینجاکەین بە 2 وشە اینجاکەین بە نیو دێڕ اینجاکەین بە دێڕێک جاری وایە بە پەلە من بکێ لە امتحانەکان چییە چەند کەلیمەیەک بۆ نمونە مثلا جاری وایە چیرۆکی خەمە سەر شاشەکە ئەڵێن بە 2 دقە سەریع سەیریکەن و لایە دەم یاڵە تەلەبەکان کێ ئەم چیرۆکەم بۆ باز دەکا لەمەوە دەمەوێت فێری سەریع وەرگرتن بێ فێری زیرەکی چاو بێت فێری ئەو بێت کە چۆن بتوانێت چاوی سەریع بەکاربێنێ و دەیان نمونەی ترمانێ سەدان نمونەی ترمانێک کە تەنها ویستم ئەم پێتان بڵم ئەم جۆرە زیرەکیشەیەکە وای لێ دەکات ئەم کچە زۆر زیرەک بێ لە داهاتوو ئەم کوڕە زۆر زیرەک بێ بۆ ئیش بۆ کار بۆ کاسبی بۆ ناو بازار بۆ بازاڕی دۆلارەکە بۆ هەموو شتێک کە چاوی سەریعتر بواتە زووتر شتەکان وەرەگرێت زووتر تەحلیل بۆ دەکرێت کەمتر فێڵی لێ دەکرێت کچێکە هەر ئەمە زیرەکی چای فێر بێ هەر لە دوورەوە کوڕێکە بینێت هێواش شێواش بەرەو لای ئەم دێت خۆی لێ لاداوە چێتە سەر ڕەسیفەکە و چێتە سەر جادەکە و لەسەر ڕەسیفەکە لاچێ و ڕەنگە لە کێشەیەکی وا کوڕەکە دەستی بۆ کچەکە بێ ویسبێتی تەحەڕوشێکی پێ بکات لەوە نەجاتی دابێت کاتە تۆ تەنها زیرەکی چاوی زیاد کردو کە لە دوورەوە تەحلیل بۆ شتەکان بکات ڕەنگە لە داهاتووە کێشە و ناڕەحەتیەکت بۆ دروست کردێت کوڕەکە لە دوورەوە سەیری مناڵێکە کات سەر ڕەسیفەکەیە زیرەکی چاوی زیاتە تەحلیلی بۆ چاوی دەکات ئەو مناڵە ڕووی لە جادەکەی لەوە چێ ئێستا بەرەبەرەوە جادەکە بێ هێواش شێواش ئۆتۆمبیلەکەی خاو دەکاتەوە و بزدە بجوایە مناڵەکە کە لەگەڵ سیارەکە هات بەرەو ڕووی دێ ئەگەر وانە بووە لێدا بۆ چەند ساڵ بۆ نمونە سزد دەبووە ها نمونەم زۆر لەلایە بەس فریان ناکەمە بەستمەوەی کە زیرەکی چاو ئێستا دیراسە کرێ بەڵێ هۆکارێکی زۆر گرنگ و مهمە دەتوانێت کەسەکانی پێ سەرکەوتو کە زیرەکی چوارەم بەڕێزان ناتشرالیست ئینتەلیجنس یان ناتشرال ئینتەلیجنس واتە زیرەکی ژینگە ئەمەش بەداخەوە زۆر دەگمەن لێرە هەمان لە زمانی پێغەمبەرە درودی خوارە سەر بێ ئەمە هەبوو بۆ لە بەرەوەی منداڵە نەبرد بۆ لادیەکان بەخێویانە کرد ئێستا دیراسە کراوە مناڵ دەبێت فێری ژینگە بێت فێری شاخ بێت فێری دار بێت فێری بەرد بێت فێری گەرما بێت فێری سەرما بێت فێری بۆ نمونە تینوێتی بێت فێری ئەوە بێت لە ژینگەیە بگەڕێت فێری لادێ و شاخ و داغ بێت فێری شاخڕەوی بێت ینی بچووکترین نمونە کە هەموو تاکێکەی سەری بەنامەکەی منەکات دەتوانانی شاخڕەویکی پێ بکەیت شاخێک گردێت تەپۆڵکێک نزیکتانە حەپە تەپۆلەی مەکە مناڵەکە بانەستەلە نەبێ بی بە 20 دقەنی و سعات بەیانێک بڵێ ژنەکە دوو هێلکەمان بۆ پێچەوە لەگەڵ دوو نانە 3-4 مناڵە تێ بڵێ دەی مناڵەکانە چین بۆ ئەزمڕ نەخێن ئەچین بۆ گرە زەردا ئەچین بۆ نازانم بۆ چۆ ئەچین بۆ تەپەڕەش ئەچین بۆ نازام شاخی بۆ نمونە هەیبە سوڵتان هەر شتێکە کە لێتەوە نزیککە ئەوش بۆ خۆی ئوستوبێکی زۆر جوان و باش و چاک و مەزبوطەکە ئەڵێ ئەو مناڵانی کە نزیکن لە خۆڵەوە نزیکن لە دارەوە نزیکن لە بەردەوە نزیکن لە ئاوهەواوە نزیکن لە ئاوەوە نزیکن لە بارانەوە نزیکن لە ڕەشەباوە نزیکن لە هەموو شتەکانەوە بۆ داهاتوو کەسێکی سەرکەوتوو باشتر و چاکتری دەرەچێت لە چاو کەسانی کە نەگەرمای بینیوە نەسەرمای بینیوە بە چلەی هاوین بەس تەبریدە بە چلەی زستان بەس گەرمایە دایکەکە هەتا دەچ حەمامەکە چێت دەجار پێچاوێتی و بەس بڕۆز هیچی نەبینیوە لەبەر دەرگا تەکسی ئەگرێ هەتا مەکتەبەکە دێتەوە هەتا بەر دەرگاکە ئەچێ بۆ بازار هەتا مۆڵێک مۆڵ خۆش بێ ئێستا بازاڕیش نەماوە جاران 3-4 بازارمانە کرد دارستاوەکە و بۆ نمونە مەسەن ئەسحابە سپی و گریمانەچووی ساعت تاکۆی و چۆن ئێستا ئەوەش نەماوەجیتە مۆڵێک هەمووی ئەکڕێکاتە مناڵ چۆن شێت نەبێت چۆن هار نەبێت چۆن مناڵێکی خراپ دەرنەچێت کاتەوەش بۆ خۆی شتێکی خراپە و هەتا بتوانن مناڵ لەگەڵ تەبیعەتە هەتا بتوانن مناڵ ئەو دایک و باوکانی کە تەلەفۆن بۆ نەکاڵە دکتۆر نازانین چۆن مناڵەکەمان چی لێ بکەین ئەڵێم مەڕێکی بۆ بکڕا بەرخێکی بۆ بکڕا کۆتری بۆ بکڕا ماسی بۆ بکڕا حەدیقەیەکی بۆ دروستکە خزمەتی بکە ئەوەی کە جاران لەبیرمە ئێمە لە مەکتەبی دیدایی مامۆستایەکمانە و چیە زووزوێت بڕۆ شوشەیە بێنن هەنێ نۆکی تێکەن و نازام قوماشێک و تەرتیباتێک و دوای ماوەیەک بێنن دەرەجێکتانە دەبێت بە جددی قسەکەی زۆر ڕاست بوو ئافرم مامۆستایەکی سەهری چێ لەو مامۆستا بەڕێزانی کە گەر لەم بەرنامە لەگەڵ مایە تەلەبەکانی ئیجبار کا بڵێ بڕۆن لەن باخی خۆتانە دارێک نەمامێ بچێن و ئاوی بدەن و ماوەیەکی ڕسمەکەم بۆ بگرن و بێنەوە من 5 دەرەجەتان دەبێت قەی چێکە 5 دەرەجە بۆ سینوسات و فیساغۆرس بە یا ڕەبی قەت کۆڵێ ئافێتی نەبێت فیساغۆرسێک
ڕاستە موهیمە گرنگە بەس کواوە ئیسفادەی لێ دەکەین لە داهاتوو ژیانمانە ئەگەر بێت و کەسێکی سەرکەوتو گەنجێکی سەرکەوتومان دروستێت تۆ ئازابە بە تەلەبەکانی خۆت بە سێم تەوەسە بڵێ هەر یەکەتان بچێت لە بەردەم مزگەوتی گەڕەکی خۆتان دارێ بچێن ڕسمەکەی بگن و ئاوی بدەن من 5 دەرەجە دەدەمێ هەر یەکەتان بچن لە باختی خۆتانە دارێ بچێن ڕسمی بگرن و بە ڤیدۆ بۆم بگن و من 5 دەرەجە دەرەجتان تەمێ ئەتوانی پیجێکیان بۆ دروستکەی کارەکانی خۆم ئەنوە ئەشکال فکرا هەیە کە من زۆر جار لە خولولە پەیمانگاکەی خۆم جێبەجێکەم و زۆر ئیسفادەشمان کردو ینی من پار پێرار کۆمەڵێ لەو پەیمانگای خۆم کە تەلەبەکانی خۆم چی لێکرد ئیجبارمەکردن هەر یەکیان لە ماڵ نزیکی ماڵی خۆیان دارێ بچێنێت و ئیشی لەسەر بکات دوای سێرم کرد گرنگە بەختیار ئەگەر 200 مناڵم هەبێت ئەگەر هەر یەکیان نەمامێکم پێشاند بێن نەمامەکە بای 1000-2000 لەوچە پاری لە فەیەک پاری گەزێک پاری شاورمەیەک بێت بەڵام من توانیم بە پەیامێکی دەخولەکی و دوایش دەرەجانە دەمیان دەستخۆشیەک یان وەرەقەیەکی سوپاسنامەیە بۆ نووسم بەڵام 300 نەمامم چند لە سلێمانیە نەخێر 200 نەمامم چند بۆنەوە لە هەڵەبجەیە نەخێر بۆن 100 نەمامم چند لە چەمچەماڵە ها چەند گرنگە ئەها ئەگەر ئێمە بە معنای کەلیمە ئیش لەسەر زیرەکیەکان بکەین چەند گرنگە پێنجەم زیرەکی ئەزیزان سەریع بڕۆین بریتێ لە زیرەکی مۆسیقی ئەرێ ئێوە دەزانن ئەزیزانێکێ لە زیرەکیەکان بریتێ لە مۆسیقی لە نەغمە و لە گۆرانێکی بەسیتەوە هەتا سرود من نازانم تۆ چیت ڕەنگە زۆر متەدەین بی ڕەنگە ئیمانە دەر بە دین نەبێ بەڵام بۆ هەردوو جۆرەکە من پەیامم پێتە ئەگەر زۆر دینداری لە مۆسیقی چۆن دەنگدان چۆن بانگدان چۆن سرودوتن لە سامی یوسفێکەوە بیگرە هەتا مۆسیقایەکی خۆش هەتا دەنگی قورئانەکان ئەگەر تۆ باوەڕشت بە من نییە لە مایکل جاکسنێکەوە لە مۆسیقایەکی خۆش لە عەدنان کەریمێکەوە لە هەرچیەکەوە من نازانم تۆ چۆنیت ئەم پەڕی تو نەگری بۆ پەرش لەگری بەس بۆ هەردووچیان دەڵێم ڕاستە تۆ لە هەر نەوعەکانی کە ما خوشک و برایەکی عزیزی دایک و باوکێکی بەڕێزی کە سەیری منەکەی تکالێ دەکەم جۆرە زیرەکیە بریتێ لە زیرەکانی مۆسیقی بۆیە زۆر گرنگ و مهمە زۆر گرنگ و مهمە مناڵی وایە لە دکتۆر جا نازانم چی لێکم ناڵێکمە و زوو دەچم ئەڵم بانگدان زەنە دەنگی زۆر خۆشحاڵم فێری بانگدانی بکە فێری قەیچێکە هەندێک بۆ نمونە مەسەن سرودی بکە فێری هەندێک بۆ نمونە نەغمەی جوانجوانی بکە من ناڵم تۆ ڕەنگە بڵێ وڵات دکتۆر بێ بە گۆرانی بێژ سادەی چیە من ئەڵم کاک یان گۆرانی بێژ جار وایە سادەیەکی زۆر باش و چاک و مەزبوطە گەێنێ لەوە لە داهاتوو بۆ کورد و بۆ ئیسلام و موسڵمانی چکە هەر یەکە و نەوعی زۆری هەیە خۆ هەموو شتێک هەر خراپ نییە بۆی بۆ کۆڵێت کوێرانە حکم بەسەر هەموویان نەدەین بەڵام تۆ لە هەر بوارێکایی بوریابە زەکایەکتر لە زەکار مۆسیقایە بۆیە ئافرین بۆ دایک و باوکەی مناڵی فێری پیانۆەکە فێری عودەکە مناڵێک کتەیە بۆت کۆنتترۆل ناکرێت فێری سایزیکە فێری بۆ نمونە شمشاڵی بکە فێری کەمانجی بکە خولێک باشترین و چاکترین پەیمانگا بەڕاستی پارەکە بۆ معلوماتی جناب هەر لە پەیمانگا نمونونەکە لەسەر خۆمێن و بۆی بڵێن ئەمە هەواقعەیە یعنی یەک چەند جارێک لە هەندێک شوێنە خەڵک مێنا هونەرمەند و ئەم ساڵش و ساڵی داهاتووش هەر و ساڵانی داهاتووش هەر بە تەمەماوەکەم چۆ دەزانم گرنگە من دەزانم زۆر جار مناڵ بە ئێستاکە دیراسە کراوە مناڵ دەتوانین لە ڕێی مۆسیقاوە هێوری بکەیتەوە دەتوانین لە ڕێی مۆسیقا و هەموو جۆرەکانی مۆسیقاوە کەسایەتیکی نەرموشری لێ دروستکەی کەسایەتیکی تۆزێک هادیئی لێ دروستکەی ئەو دایک و باوکانی کە دەڵێت دکتۆر مناڵێک مێ زۆر تووڕە و عەبووسە ئەڵم هێواش شێواژوەرە سایزەرێ بکڕەیان کەمانجێ بکڕەیان عودە نازام هەر چیەکی تر بیکڕە شەت هەر تەپڵ لێدان و بەزمڕۆز بەخوا بە تەپڵەکە جاری وایە من مناڵە ناسم لەم سلێمانەیە بڕواتان بێ مناڵ ناسم لەم سلێمانێ باوکی بەچی چاک و باشی کردووە دەفێکی بۆ کڕیوە لەگەڵ چەند کەسێکە ناسێتی زۆر جار دەف لێدەن و هەنێ بۆ نمونە سرود بەسەر پێغەمبەر دووری خوا لەسەر هەندێک سرودی خۆش باوەڕ کە ئەم گەنجە لە زۆر بەڵاو ناڕەحەتی نەجاتی بووە زانم لەگەڵ کۆمەڵێک گەنجایە و زۆر جار بۆنێ مناسبات ئەڕوا ئەمەنەی پێخۆشە و هەنێ ڤیدۆی بڵاو بۆتەوە ئەم گەنجە لە فەوتاندن ڕزگار بوو بۆ چکە من پێم وتووە یەکێ لە جۆرە زیرەکیەکان ئەوەیە ئەو جۆرە زیرەکێش کە بریتە لە زەکای مۆسیقی کەواتە تا چەند دەنگەکانە ناسێتەوە تا چەند شقلەکانە ناچێتەوە تا چەند گرنگی بە دەنگەکانەدا تا چەند گرنگی بە دینەدا ئەوە چەندێ ناخۆشە دەنگ بە دەنجە بێ دەنگ بە ئەم چقەت لە چیمە چی ئێوە مۆسیقایەک بڵێ ئێوە گۆرانیە بڵێ ئێوە شتێک دەربڕێ ئێوە تعبیرێک تۆ ئازا بەشتی جوان و باشی چاکی فێرکە بتوانێت باشتر و چاکتر بۆیە ئەگەر مناڵەکانش ور دەتوانین مۆسیقایەکی بۆ نە سرودێکی عەرەبیە ئینگلیزیە کوردیە فارسیە قەچێکە فێریکە کە خۆی دا بەمە من زۆر جاروتومە باشترین و چاکترین شێوە بۆ ئەوەی مناڵ لە دەستمان دەرنەچێ حەزی بۆ دروستکە وەیەکێ لە حەزەکان بریتێ لە حەزێکی مۆسیقی چکە لەمەیە بە قۆت بوو بەهێز بوو بە دڵنیاییەوە لە داهاتووە توانێت باشتر و چاکتر و مەزبوطتر بێت خاڵێکی تر کە گرنگ و مویمە پێڵێن existential
ئینتەلیجنس یان پێڵەن زەکای وجودی تا چەند دەتوانێت خۆی بسەلمێنێ، تا چەند گرنگی بە خۆی دەدات، تا چەند ئەتوانێت بە جوانی و بە مەزبوطی وەڵامی زۆر لە شتەکان بداتەوە، تا چەند بەتابەتیمە لە دوای لەناو پۆلا دەرەکەوێت. ئەو مناڵانی کە گرنگی بە خۆیان دەن زیاتر بەشداریەکە، زیاتر مداخەلاکە، زیاتر پرسیارەکە، زیاتر وەڵامەداتەوە، زیاتر دەیە خۆی بسەلمێنێ. ئەو مناڵانی ئەم جۆرە زیرەکی تیا بە قوت و بەهێز دەکەیت، هەمیشە حەز دەکات ڕابەری پۆل بێت، هەمیشە حەز دەکات شتی پێ بسپێری. ئەمە عادەتەن بەچی دەبێت؟ مەسەن دایکێک باوکێک بە منداڵەکەی دەڵێت دەیە بیسەلمێنێ، دەیە خۆی بسەلمێن، دەڵێت بۆ نمونە مەسەن ئەم شتە بەدەستی تۆیە، ئەمڕۆ تۆ بڕیار بدە چێش چی بکەین، ئەمڕۆ تۆ بڕیار بدە بۆ بکەین، یاڵا بۆ نمونە تۆ ڕئیس حەفلەمان بەیان ڕئیسی بووان وەرزشمان بەیان یانەکەمان بەیان تۆ ڕئیس قافڵەکەمان بە و دەیاڵە پێشمان بکە و پێکەوە یاری دەکەین، تۆ بۆ نمونە حەکەممان بە، تۆ بۆ نمونە مەسەن ناوبژیوانمان بە. ئەنواع ئەشکال ئەفکاری جوان و مەزبوط هەیە کە ئەمەش گۆرە زیرەکیەکانەکە زۆر شتی تری لەسەرەکە ڕەنگە مەجال نەبێ و من ئەمێ بە سەرعی خاڵەکان تاواکەم. کاتە خاڵی لە خاڵەکانی تر خاڵی شەشەم زیرەکیە، زیرەکی خۆسەلماندن. مناڵ ئەمەی فێر بکەیت لە داهاتووە شەهادەشی نەبێ خۆی دەسەلمێنێ، بەڵام زیرەکی وجودی نەبێ خۆی نەسەلمێنێ، نەتوانێت گرنگی بە خۆی نەدا، نەتوانێت چۆن بۆ کۆڵە تەعامل و هەڵسوکەوت بکات لەگەڵ دەوروبەریان، نەتوانێت بزانێت شەخسیەتی چۆنە و چۆن نییە و چۆن تواقە و توانەکانی خۆی بەکارێنێ و چۆن ئەتوانێت وەڵامی پرسیارەکانی خۆی دەستکەوێ. یعنی تۆ هەمیشە لێ پرسە بڵێ کوڕە جوانەکەم چی پرسیارێک تێ لە باوە، بە تەمای چیت لە ئێستەوە شخصیەتی بۆ دروستکە، کەسایەتی بۆ دروستکە، لە ئێستەوە با بە تەمای شتێک بێ، لە ئێستەوە پیشەیەک بدە بەسرە، لە ئێستەوە نازناوێکی بدەرێ. يعني چی پیامبر صلی الله علیه و سلم هەنێک وتو ئەسەد الله و هەنێک وتوێتی حبر الئیسلام و هەنێک وتوێتی هەرێکەی ناوێکە غێر بۆی کە حسابێ بۆ وجودی خۆی بکە، بۆی زیرەکیەکی تا دروست بێکە من ئەم زیرەکیەمەیە، من حبر الئیسلامم، من ئەسەد اللهم لە ڕێی ئەوەوە ئەو گەنجانە بە قوتر و بەهێزتر بوون و چاکتر بوون و ویستویانە ئەو بۆ کۆڵە نازناوی کە پیان دراوە باشتر و چاکتر بیسەلمێن. کاتەوەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە. خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان کە تقریبا لەوەی پێشووتری شۆ تا ڕادێک نزیک بۆ ئیش پێڵەن بۆدلی کاینیستیک ئینتەلیجنس یان پێڵەن الذەکا الجەسەدی الحەرەکی، جۆرێکی تر لە زیرەکیە لاشە و لەگەڵ با بڵێن شێوازی جوڵە و حرەکە، شێوازی جوڵە و حرەکە ئیتر لە دەستجوڵاندنێکەوە هەتاوەکو ڕاکردن، هەتاوەکو مەلەوانیش کە پێشتر باسمان کرد، هەتا شێوازی جوڵاندنی سەری، شێوازی جوڵاندنی دەست و قاچی، شێوازی هەناسەدانی، شێوازی بۆ نمونە وەرزشەکان و بۆ نمونە یاری ئاسن جاری وایە لەمەیان شمول دەکات. کۆمەڵێ زیرەکی تر هەیە کە گرنگ و مویمەکە تا چەند ئەتوانێت تاقە و وزەی خۆی بەکاربێنێت. چکەمە هەندێک جار زیرەکیەکان تێکەڵ دەبن بە یەکە، یعنی ڕەنگە بەڕێزێک بڵای دکتۆر ئەوەی تر جیاوازی لەگەڵ ئەمەیان چی بوو نزیکن لێکە ئەوە کەیتریان وەکو تەقریباً وەکو ڕوحێتێکی وەرزشی بوو، ئەمەیان نا بەکارهێنانی ئەندامەکانە، تا چەند دەتوانێت ئەندامەکان بەکاربێنێ زۆر بە جوانی و بە مەزبوطی، تا چەند دەتوانێت جەسەدی خۆی بەکاربێنێ، تا چەند دەتوانێت لوتی خۆی، گوێچکەی خۆی، چاوی خۆی بەکاربێنێ، دەمی خۆی بەکاربێنێ، لێوی خۆی بەکاربێنێ، دەستی خۆی بەکاربێنێ. لەوە چێ بۆ نمونە مەسەلەن هیچ لە ڕاضەکانیشی لە وەرزشەکان ئەوە بێت کە بۆ نمونە 20مانداناوە دارمانداناو بزانین کێ زوو دەتوانانی بگەێنێتەوە. نەخێت جاری وایە یاری هەیە ئەگەر لە یەک بیرنی بێتان جەسەدی ئەمەیان زۆر جار لەم جۆرەیە یاری هەیە مثلن وایرێکە ئەوە زۆر جار من زۆر جار لە هەنێک خولوشت بەکارین وایرێکە شتێکت داوەتە دەستیەوە و بازنێکی خڕی پێوە چی ئەتوانێت لێرەوە بیباتە تا ئەو سەر بە بێەوەی بدا لە وایرە زەکایەکی جەسەدیە کێ ئەتوانێت 2 دقە بۆ نمونە چاو نەتروکێنێ زیاکایەک جەسەدیە کێ توانێت لەسەر یەک قاچ بوەستێ 5 دقە 10 دقە زەکایەکی جەسەدیە کێ توانێت دەستی ئاوا درێژ بکا 2 دقە 3 دقە کێ توانێت بۆ نمونە مثلا ئەنواع وەشکال ئەفکار هەیە ئەنواع وەشکال سەدان ئەفکار هەیە کە چۆن بتوانیت زەکایەکی جەسەدی بۆ دروستکەی ئەمەش هۆکارێکی ترەکە دایک و باوک ئەگەر زەوقیان لێبێ یان خولەکان یان مەکتەبەکان دەتوانن ئەم زیرەکی و تاقەیە بەکاربێنن زۆر بە جوانی بە مەزبوطی و بکارێکی وا بکەن کە گەنجەکان باشتر بن چاکتر بن و وزەکانیان بە فیڕۆنە چێت تەمان نمونە زۆر زۆرە چۆن بتانی ئەم حاڵەتی تیا دروستکەی ئەتوانی هەندێک یاریت بەدەستەوە بێ ئەتوانی هەندێک فکرا مەسەن تەنانەت ئێستا لە هەندێک شوێنە چی دەکرێت مەسەن خولێک دەکرێتەوە بۆ نمونە مەسەن بەزی خشاندن خولێک دەکرێتەوە بەسەر بۆ نمونە شاخێکە هەڵکشان خولێک دەکرێتەوە بۆ نمونە مەسەن بەجۆی لە جۆرەکانگە دیقەتاندا بێت لە هەندێک لە یارێ نێو دەوڵەتەکانە دەکرێت هەندێک مناڵ عەرز هەڵکەندنێک نەخێت 200 ئاوە 2 تەشت ئاوە چۆن ئاوەکان بۆ نمونە بوازنەوە
نەخێربوون و نەسی کوپە چۆن بەدەستیەوە بیگرن و زەکای جەسەدی دەستی نەلەرزێت ئەم کوپانە لەسەر یەکە و دەستی نەلەرزێت ئەنوا ئەشکال ئەفکار هەیە کە دایک و باوکە عزیزەکان ئەگەر بیانێت دەتوانن لە زمانی کەرنتینە و لە ماڵە و لە هاوینان و لە عوتڵەکانەوە زۆرجار لە خولەکانیشان فێریان دەکرێت دەتوانن بەکاری بن. پێش ئەخیر بەرەو کۆتاکان بچین خاڵێکی تر کە گرنگ و مویمە پێڵن زەکای شخصی یەکێتر لە زیرەکیەکان یەکێکی تر لە بابرن جۆرەکانی زیرەکی کە بە زمانی ئینگلیزی پێڵن interpersonal intelligence یەکێکی تر لەو جۆرە زیرەکیانی کە زیرەکیە کە چۆن بتوانێت زیرەکی کەسایەتی خۆی چۆن بتوانێت خۆی بە قوت و بەهێز بکات. مەسەڵەن لە ئەنجامی ئەم زیرەکیە بۆی تێبگەن لە بابەتەکە ئەنجامی ئەم زیرەکیە مناڵەکە فێری ئەوە دەبێت چۆن شعوری خۆی زاڵ بێ بەسەریە، چۆن گیرینۆک نەبێت، چۆن تووڕە نەبێت، چۆن زاڵ بێ بەسەر دەنگ و ڕەنگی خۆیە، چۆن زاڵ بێ بەسەر هەست و نستی خۆیە. دەکایی بۆ نمونە مەسەن شخصی وای لێ دەکات مناڵەکە بە قوت و بێز بێت چۆن بتوانێت زمانی جەستەی بەکارێنێ، چۆن بتوانێت کەسەکانی دەوروبەری بناسێتەوە، چۆن بتوانێت کاریگەری لەسەر دەوروبەر دروستکە، چۆن بتوانێت لە بواری کۆمەڵایەتیە بە قوتتر و بەهێزتر بێت. چکەوە خۆتان چاک دەزانن کە یەکێک لە زیرەکیەکان ئەگەر مرۆڤ خۆی نەناسی و چواردەوری نەناسی و نەیتوانی پەیوەندی لەگەڵ چواردەورەکانە دروستکە من چی لە بڕوانامە بکەم با بە خەڵکەیە ماستەری هەیە چوار ئانەی پێ پێیان نابێت، خەڵکەیە پۆستێکی گەورەی هەیە ناتوانێت چوار کەس قەنەعەت پێ بکات کەواتە ئەوەش بۆ خۆی یەکێک لە زیرەکیەکانی ترە. ئەمە بەڕێزێکە لە کاکتۆر باشە چۆن زیرەکی شخصی زیادکەین. عادەتەن ئەمە بە کیمیافیزیا زۆر باش نابێت، ئەمە بەوە بێ مامۆستاکان تەلەبەکان بەشداری پێ بکەن، بەوەی دایک و باوک قسەیان لەگەڵا بکەن، بەوەی سەردانی کەسە سەرکەوتەکانیان پێ بکەن، بەوەی کە لە کۆڕ و سیمینار و چالاکیە بەشداریان پێ بکەن، بەوەی هەوڵ بدەی پرس و ڕا و ڕاوێژی پێ بکرێت، بەوەی هەوڵ بدەی زۆرترین سەیری زۆرترین دۆکیومنتاری کەسە سەرکەوتەکانی پێ بکرێت، بەوەی کتێبی پێ بخوێنێتەوە لەسەر ژیاننامەی کەسە سەرکەوتەکان لە ژیانی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێ هەتا کەسەکانی ناو کوردی خۆمان دکتۆر مستەفا زەڵمیەک دکتۆر فلانێک مەسەلەن ماڵکۆڵم ئەکسێک یان بۆ نمونە مەسەلەن هەر یەکێک لەو کەسانە لە ئەوروپا لە ئەمریکا لە شەرق لە غەرب چۆن بتوانین ئەم کەسایەتیانەی مەهاتیر غاندیەک یان مەسەن هەرێک مەهاتیرێک هەر یەکێ غاندیەک مەسەن نیلسن ماندێلایەک هەر یەکێک لەمانە لە قاڕە و لە شەرق و لە غەرب و لە هندستان و لە ئەفریقا بەڵام هەر یەکەیان لەمانە سیفەتی تیا دروستەکە کەسایەتی تیا دروستەکە بە قوت و بەهێزی دەکات. لەم ماوەیە باوکێک تەلەفۆنی کوتی کاکتۆر مناڵێکم مێ زیڕە کوشتوەیەکی تیا بەسەر نییە سوێنم داوتم تخوا تا ئیستاکێت چەند جار دانیشتیتە توتە دانیشن با پێکەوە ئەم کەسایەتێ بخوێنینەوە وتی ڕازگۆم لەگەڵ تا وەڵا بە حیاتی نەمکرد وتم تۆ بە حیاتی کۆمەڵێک کتێب کۆمەڵی سەرچاوە یان کۆمەڵی ڤیدۆ نایەنی پێکەوە سەیریکەن ئێمە مناڵە لە چی لە کۆ خشتی باش وەرگێت لە کۆ شتی سەرکەوتن وەرگێت لە کۆ ئەخلاقی جوان وەرگێ ئەگەر بەم جۆرە هەڵسوکەوت و تعامل بکات کە بە جدی ناتوانێت سەرکەوتو بێ ناتوانێت شتە باش و چاکان لە چواردەورەوە وەرگێت ئەگەر تۆ بۆی نێنی بە تایبەتی مناڵێک کە داخراو بێت ئەمانێ دایک و باوکمانەیە بە جدی بەڕاستی بەڵایەکی گەورن بۆ منداڵەکانن یعنی من گومانم لەوە نییە ئەمە لە دنیا و لە قیامەتە بەڕاستی گوناحبارە بن بۆ لەبەروی خۆیان هیچیان پێ نییە بۆ مناڵ ئەو ژین ئەو هەڵس کەسانش هەڵسو کەوتیان لەگەڵاکەن هیچیان پێ نییە کابراایەکە تێکڵای هەنێ کەسەکە جگە لە جگەرە و نێرگەلە و بەشلو بوو لەگە ڕێزمە حلکە حلک و پێکەنین و جمێندان و قسەکردن زیاتریان کاچێتە ماڵیان کاچنە ماڵی خەڵکێکش هەرم جۆرە کەسابینێ ئێ ناشێڵێ بۆ دەرز و دەورێ بچێ بۆ کۆڕێ سیمینارێ ڕێکخراوێک سنتەرێک دەرزێک حاضرەیەک بۆ شانۆیەک بۆ پێشانگایەک ئێ مناڵێک دوای 20 ساڵ پەروەردابێ وڵی من و تۆ ئەخوات وڵی کۆمەلگا هەمومان بەدەستیەوە بینە پەن ینی بۆیە دەڵێن بەڕاستیان دایک و باوکە گوناحبارە بن کاکە خۆت هیچ لە باران نییە با مناڵ بینێرە بیدە دەستی خەڵکێکی دەستێکی ئەمین یان هیچ نەبێکم تا زۆر ڕاوێژێک باندی خەڵکی تر بکە چی بکەین لە مناڵەکانم بۆی بە قوت و بێز بن چکانێ دایک و باوکەیە کە دوێنە لە کاکتۆر وڵا خۆشمان هەروە بین چی بکەین لەم وەزعە هەروە نا خۆمان زمانی من و تۆ هیچ نەبوو بەس ئێستا لە گەڕۆکوبارەکەی خۆت هەرم هاوین لەوەچێت دەیان خول سیمینار شوێن کۆڕ سیمینار چالاکی فعالیت ئەنوە ئۆشقال پێشانگا هەبێت کە زمانی من و تۆ نەبوو سیارە نەبوو پارە نەبوو ئیشوکار نەبوو و کۆڵێت ئاگاداری نەبوو لە پڕێک سیمینارێکە کرا نەمانەزانی بەس ئێستاکێت تۆ دەتوانین لە ڕێی هەندێک سایت و پیج زۆرە لە فعالیت و چارەکان بزانی واتوانی پێرسۆناڵەتی شخصێتی منداڵەکە بە قوت و بێز بکەی زۆر بە جوانی بۆ مەزبوطی و خاڵی ئەخیر و کۆتایی کە بەداخەوە ئەمەش زۆر ئیشی لەسەر ناکەین هەندێک لەسەر چاوەکان پێڵن چی پێڵن ئینتراپێرسۆنەڵ ئینتەلیجەنس واتە زەکای داخلی ڕەنگە بەرزێک بڵێ زەکای داخلی چییە ئاخر شت بۆ جەنابتان ئایا ئەم مناڵەت تا چەند
بە کورتی و بە کوردیت ڕەنگە تەفسیری تری هەبێت دوایی لەسەری بخوێنەوە بەس من ئەم بەم جۆریان بۆ جەناب داڕژمەوە چاچەند ئەم منداڵە فێری ئەوەی دەکەی ئامانجی هەبێ ئاواتی هەبێ خولیای هەبێ حەزی هەبێ بیرکردنەوەی هەبێ تەفسیری هەبێ بڕیاردانی هەبێ ئینترا پێرسۆنال ئینتەلیجنس تا چەند ئەم مناڵە بیر لەوە کردوێتەوە کە لە ناخیا بیری لەوە کردێتەوە مەڵداری بکە تا چەند لە ناخیا فێری ئەوەت کردووە چۆن بتوانێ سەرچاوی دارایی خۆیە بێ تا چەند تۆ توانیتە لە ناخی ئەم مناڵەیە ئینترا پێرسۆنال ئینتەلیجنس واتە زیرەکێکی تیا زیاد کەی بیر و باوەڕی هەبێت ئەفکاری هەبێت بیر و بۆچوونی هەبێت بیرکردنەوەی هەبێت بڕیاردانی دەوروبەری بیر و بۆچوونی هەبێت تۆ مناڵ فێری بیر و بۆچوون بکە فێری ڕادەربڕێنی بکە لە داهاتووە ڕەنگە بتوانێت هێواش شێواش بە قسەکردنەکانی خۆی وەکو کوردوارە لە ڕاوە دینارێکی پێ بکە بەڵام قسەی نەبێ گفتاری نەبێ کردداری نەبێ بڕیاری نەبێ هەنگاودانی نەبێت ئامانجی نەبێ ئاواتی نەبێ خولیای نەبێت یەچی لە ئەیفۆڕێکی شەهادەی بە هەندەسە بکەم هیچی پێ ناکڕێت تەعینات نەبێ و ئیشش نەبێ و وە کۆمپانیا و شەریکەش دەمردویان ناوێ کاتە بەڕاستی ئەبیتە پەن بەدەستەوە ژنە بێتە پەن بەدەست پیاوە پیاویش بێتە پەن بەدەستەوە بۆی ئەمەژیشێ لە خاڵە زۆر گرنگ و بوویمەکانە لە کتێبەکانە دەڵێت ئەگەر کەسێک بڕوانامەشی نەبێ بەس زیرەکی داخلی هەبێت بە حەز و ئارزوەکانی خۆی بە هەوڵەدات بە حەز و ئارزەکان لەم ماوەی لە ئەکەم بە کۆتا قسەم لەم چەند ڕۆژەیە لە وڵاتی میسر بیستم گەنجێک بەس بەچی پارەیەکی زۆری دەستکەوتووە هین هەیە با بڵێن جەنابتانزان ئەم جۆرە کامێرانە هەیە کە ئەبەسترێت لەو تیارە بچکۆلەکان بۆ نە بە کۆنتترۆلی شەکە لە ڕێی ئەوەوە زۆرترین وێنە و ڤیدۆی گرتووە هیچ جادە چۆڵەکانی ئەسکەندرێ قاهرە نازانم کیۆ لە ڕێی ئەمەوە ئینجاکە بەس زیرەک و لێزان بۆ دیارە تەلەڤیزیۆن زانکۆیان پەیمانگایە تەنسیقێکی دروست کردووە لەگەڵ هەندێک تەلەڤیزۆنی نێودەوڵەتی و ناوخۆیش ئەم ڤیدۆ و ڕسمانەی پێفرۆشتونەتەوە بەڵام بە نزبێ پارە و نابێ بیدەن بە کەسی تر بۆی خەڵکی تر لەمی بکڕێ نازام چەند هەزارە چەند نازام چەندێک دۆلاری دەستکەوت بووە نزبەیەکە یان ڕقەمەکە بزڵبە لە یادم نیە بەس ژمارەیە ڕقەمە لە مقابلەیەکە بینیم یعنی ئەمە گرنگە من بەڵگەی لەسەرەوەی کە ئەها عەقڵ ئیشەکە چۆن بتوانی خەڵکێک لە وڵاتێکا بتوانێت ئیستیغلالی فرسەتێک بکا و بەڵام بە عەقڵی و لێزانی 100 ساڵی تریش من و تۆ ئەگەر بیرکردنەوەمان نەبێت ئەگەر زیرەکی داخلیمان نەبێت بیر لەوە ناکەینەوە جیازێکمان کڕیەوە بە $100 بۆ 100 $200 لە جیاتەی بەس بۆشتی خۆش و ئەنتیکە و پێکەنینانی و حرکە حرک بەکاربێنە بەکاربێنی بۆ تیجارەتێکە خۆمانی پێ دەوڵەمەند کرد قسەکەم لە چییە ئەفکارە بۆ جۆرەکانی زیرەکی کەواتە ئەزیزانی خۆم کۆتا قسە تەنها و تەنها بیرتان دەخەمەوە کە زیرەکی یەک جۆر نییە دایکان و باوکانی ئەزیز هەتاوەکو مناڵەکانمان فێری ئەوە بکەین چۆن بە چاو زیرەک بن زمانەوانیان زیرەک بێت منطق و بیرکردنەوەکانیان زیرەک بێت هەتا بتوانین خۆیان بە قوت و بەهێز بێ و وجودی خۆیان بسەربێنن زیرەکیان زیاد بکەین شێوازی مۆسیقی بە دەستیان بە لێویان بە قاچیان بە سەریان هەر چۆنێ هەر مۆسیقایەک بە هەر شێوازێک لێ دەدرێت زیرەک بین هەتاوەکو زیرەک بن لەگەڵ ژینگەیە هەتاوەکو زیرەک بێ لە ناخ و داخڵیە ئینتراپێرسۆناڵ هەتاوەکو زیرەک بێ بۆ سەرماندنی خۆی هەتاوەکو زیرەک بێ بۆ لاشە و هەتاوەکو زیرەک بێ زیرەکی وجدانی و زیرەکی ئیجتیماعی طبعا ئێستا ئەنواع و ئەشکال ناوێت تر هاتووە و بڕۆن لە ئینتەرنێتە سێرچی بۆ بکەن دەیان نەوعی تر هاتووە دەیان جۆری تر هاتووە دەیان شقلی تر هاتووە ئێستا ناوەکان گۆڕاوە شقلەکان گۆڕاوە ئەوە نەبێ بڵێ تەنها بە یەک جۆری تر هەبێت هەندێک لە زیرەکان مەسەن ئێستا زیرەکی ئیجتیماعی هەیە زیرەکی بۆ نمونە مەسەن حرەکی هەیە وەکو ڕاضە وەرزش کۆمەڵێ زیرەکی تر هەیە کە ئێستاکێ باسوخواسی لێ دەکرێت بەڵام کورتەی قسەکەمان ئەوە بوو کاتان لێ دەکەم بە هەمومانەوە جۆرەکانی زیرەکی لە مناڵە دروستکەین نۆ زیرەکی هەیە ئەمە تا ئێستا من کە بۆ جەنابتان باسم کردو بەڵام دەیان جۆری تریش کە ڕەنگە لە داهاتوە دروست بێت بێجگە لە خوێندن و سعیکردن ئەم زیرەکیانێت تا دروستکەین منداڵێکی سەرکەوتو دروستە بێت خانەوادەکان لە پەنایە دەحەچێنەوە کۆمەلگا سوود وەردەگرێت و خۆشیان دەتوانن لە هەنگاوەکانی ژیانە سەرکەوتو بن ئومێد دەکەم سوودێکم بە جەنابتان گەیاند بێت و سوودتان لەم بابەتە وەرگرتی بێت هەر پرسیارێکی جەنابیشتان هەبێت بە گوێرەی توانە وەڵام دەدەینەوە ڕێزمانەیە دەستخۆش